سەیری چی بکەم هەڵقەی 22 کۆمەڵە فیلم و زنجیرەی نوێم بینیوە. خێزانێک لە خەو هەڵدەسن سەرجەم دەرگەکانی ماڵەکەیان داخرا و نابێتەوە. سەرجەم پەنجەرەکان قوفلن، هیچ ڕێگایەک بۆ چوونە دەرەوە نەماوە، لە دەرەوەش شتێک چاودێریان نەکات. ئەمە فیلمی The Last House. خێزانێکی چوارکەسی لە نێو ماڵەکەی خۆیان گیر دەخۆن. خۆراک خەریکە تەواو دەبێت، ئەو بەشیان ناکە و بوونی شتێک لە دەرەوە وایە لێ دەکات نەتوانن لە ماڵەکەی خۆیان بێنە دەرەوە. سێتەپی فیلمەکە چونکە بە چیرۆکەکانی دەرهێنەری بەناوبانگ M. Night Shyamalan دەچێت، یەکسەر ڕاکێشام لە ژیانمانەوەی ئەو خێزانە و دەستگرتن بە خۆراک و دۆزینەوەی ئاو و هاوکاریکردنی یەکتری لە جەوێکی داخرا و ڕێک جەوی کەرەنتینی 2020 وەبیر هینامەوە. بەڵام شتێک تۆزە لە جەوەکەی یابنی دەرهێنا. ئەویش نوان نەکەیە. واگنەر مۆڕا کە پاڵەوانە ئەکتەرێکی نازدارە خۆی، بەڵام لەو لەهجە ئەمریکی ئینگلیزیەی کە قسەی پێدەکە زۆر پێوەی دیارە کە ئەمریکی نییە و کەسێکی لاتینیە. خانمەکەش گرێتاڵی کە وەکو هاوژینی پاڵەوانەکە بەشدارە بەڕاستی نوانێکی باشی نەکرد وە لە جەوی فیلمەکەشی زۆر کەم کردەوە. دیار بوو کە نواندنەکە دیمەنە گرنگەکان لەلام تۆزە سوکتر بوون. بۆ دروستکردنی فیلمێکی لەم جۆرە پێم وایە پێویست بە ئاکتەرێکە نوانێکی باوەڕپێکراو بکە، نەک نوانێک بە زەردەخەنەوە بێت. کۆتاییەکەشی ئاشاکردنە گرنگەکە بڕای من باش بوو، نایاب نەبوو، بەڵام هەر پڕی کردم. من نمرەی 7 لەدا بە فیلمی The Last House دەدەم. بە بڕای من ئەمە یەکێک لە باشترین فیلمە بایۆپیکەکان لە ماوەی چەندین ساڵ بینیومە. ئەمە فیلمی مایکڵە، چیرۆکی منداڵێک لە خانەوادەیەکی جاکسن دەجێڕێتەوە، منداڵێکی نەناسراو تاوەکو دەگاتە گەورەترین ئاستی ناسرایی و بەناوبانگی لە مێژوودا پێشەوەی سۆشڵ میدیا هەر هەبێ. لەم فیلمە تەنیا ئەفسانەیەک نیشان نادا، ئەو پیاوە نیشان دەدا دەبێتەوە ئەفسانەیە. پەیوەندیە تونند و نادات پەروەرێکی لەگەڵ باوکی، میوزیکەکەی و چۆن ئەم جوڵە سەسڕهێنەرانە دەکا لە دڵە پاکەکەی خۆشەویستی خۆی بۆ خانەوادە و منداڵ و ئاژەڵەکان هەر هەمووی بەڕاستی کاریگەری لێکردم. نواندن لە بەرزترین ناستە هەرچەندە کێشەیەکی بچووکشم لەگەڵ چیرۆکەکەی هەبوو. ئەم فیلمە پێدناڵێ بۆچی مایکڵ هەوڵی گۆڕینی ڕەنجی پێستی خۆی دەدا، تەنیا بێکدانە دایالۆگ باسییان کرد و فیلمەکەش زۆر بە کورتی کۆتایی هات، هەرچەندە تێدەگەم بەشی دیکەی ماوە، بەڵام ئەوەندەی پێشکەشیان کرد ئەوەندە بەدڵ بوو چونکە ئایکۆنی منداڵیشمە مایکل جاکسن، بۆیەش دەمووی زیاتری لێ ببینم. زۆر چاوەڕوانی بەشی داهاتووی دەکا. من نمرەی 9 لەدا بە فیلمی مایکڵ دەدەم. لێکەم دیمەن لە نێو قوتابخانەیەک تووشی پێریەت دەبێ، دۆخێک تەنیا کچان لەوانەیە تێی بگەن، هەرچەندە سروشتیە بەڵام تووشی هەراسانکردنێک دەبێت لە قوتابخانە و دایکێکی دینداری تونند و باوەڕێکی هەڵەی هەیە کە پێی وایە ئافرەت تەنیا بۆ تەعزیب لەلایەن خوددا دروست کراوە. ژیانی کاری ئاسانیە لە کاتێک کە خۆی شەرمەزارە و هەموو دنیا بەدژایەتی خۆی تێدەگە لەو شەرمەزاریە، لەگەڵەوەش هێز و توانایەکی سەر و سروشتی بۆ دروست دەبێت کە چیرۆکەکە بەرەو ترسناچی دەبا. ئەمە فیلمی کاریە، هەرچەندە نزیکەی 50 ساڵ لەمەوبەر دروست کراوە، بەڵام ئێستاش یەکێکە لە فیلمە ئەندەڕێیتەکان. خوێن، دروستکردنی کاراکتەر، دروستکردنی هەنگاو بە هەنگاو ئەو پەیژەی دروستی دەکات لە کۆتاییەکەی تێدەگەی کۆتاییەکی بەهێز و لەبیر نەکراویشی هەیە. لەگەڵەوەشم فیلمە ترسناکە درامایە و فیلمێکی کۆمەڵایەتی ئاپەنجە لەسەر هەندێک بابەتی زۆر توندی ئاینی و ئافرەتی دادەنێ کە گەربێت و بەلایەنگری وەری نەگری چێژی لێوەردەگرێ. کاریم زۆر بەدڵ بوو، لەبیریشی ناکەم. من نمرەی 10 لەدەی پێدەدەم و پێشم وایە شاکارە. شارۆچکەیەک دوورگەیەکە نەفرەتی لێکراوە، حاکمەکەی باوەڕ بە هیچ وشەیەک ناکە. نەفرەتەکەش نهێنیە کە نازانی باوەڕی پێ بکە یاخود نا، هەڵقە باوقە ڕاستیەکان ئاشکرا دەبێت. ئەمە چیرۆکی زنجیرەی تەلەڤیزیۆنی ویدۆز بەیە، چیرۆکی دوورگەیەکی تەنیا دەجێڕێتەوە کە خەڵکەکەی دوورگەکە باوەڕیان وایە لەژێر نەفرەتێکی دێرین بە ناچاری دەژین و ناتوان دوورگەکە جێبێڵن، بەڵام لەو لاوەش حاکمەکە باوەڕی پێنیە و هەموو هەوڵ دەدا گەشتیار بۆ دوورگەکە زیاد بکە. لە هەمان کاتیشتی سەیر و سەمەرە و ڕووداوی نەخوازە ڕوودەدا لە هەر ئەڵقەیەک چینێکی پیازەکەی لێ دەکەنەوە و چیرۆکەکە بە هێواشی ئاشکرا دەبێت کە چی ڕوویداوە ئێستا چی ڕوودەدا. زۆر بە حەماسەوە سەیریم زنجیرەیەم کرد و دوورگەیەکی تەنیا و ترسناک و چیرۆکێکی نهێنی سێتەپەکەم زۆر کەوی پێدە بەڕاستی تا حدێکیش ئاسوودەی کردم. بەتایبەتیش ئەکتەری سەرەکی کە زۆر بە باشی هەڵبژێردراوە تەواوی زنجیرەکەی لەسەر شان هەڵگرتووە. ئەکتەرانی دیکەش کە بەشدار بوون باوەڕپێکراو بوون، باش بوون، بناغی چیرۆکەکەی زۆر بەهێزە، بەڵام نەگەیشتە و ئاستەی لە کۆتاییەکەی پڕم بکە. چاوەڕێی زیاتر بووم و هیواشم بەرزتر بوو، بەڵام نەی پێکا. هەرچەندە گەروەرزێکی دیکەی لێ دروست بکەن هەر سەیری دەکەم. من نمرەی 7 لەدا بە زنجیرەی ویدۆز بەی دەدەم. بەهێزترین فیلمی ئاکشن لە دوای جۆن ویک، پیاوێکی لاڵ کچەکەی لەلایەن گروپێکی دز دەڕفێنرێ، پۆلیس هیچی پێ ناکرێت، بۆیش ناچارە خۆی ڕوبەڕووی دانە بەدانەی ئەو گروپە ببێتەوە، بەڵام چ ڕوبەڕووبوونەوەیەک. ئەمە فیلمی دە فیوریسە، قسەی زۆر کەم تێدایە، بەڵام ئەوەی زۆری تێدایە شەڕەشەق و کۆنفووە و پێویستیشی بە دایالۆگ نییە، دیمەنەکان و شەڕەکان خۆیان قسە دەکەن. ئەمە جۆن ویکە گەربێت و دەمانچەی لێوەربگری لە جیاتی ئینگلیزیش بە چینی قسە بکەن و تەسویری فیلمەکەش ئەوەندە نازدارە مای ئەوەیە کە هەمومان لێ فێرمین. نواندنەوەندە بەهێزە بەبێ قسە، مای
مانای ئەوەیە لی فێر بێن زۆر چێژم نەیوەرگرت چونکە زیاتر بە ڤیدیۆ یاریەکێکی وەکو جێتلی دەچوو مەرحەلە بە مەرحەلە بچێتە پێش تا دەگاتە بۆس فایتەکان و لەر مەرحەلەیەک پاوەری نوێ و شتی نوێ و شوێنی جیاواز دەبینی زۆر چێژم لە دە فیوریز وەرگرت و کاتێکی یەکجار خۆشم لەگەڵی بەسەر برد من نمرەی دەرەدە بە دە فیوریز دەدەم و پێم وایە شاکارە کامە لەو فیلمانەتان بینیوە وەرەتەوێت کامە لەو فیلمانەش ببینیم بۆ چونتان چیان لەسەری لە کۆمنت بینوسن لایک و فۆلۆ بۆ بینینی بابەتی زیاتر